سڵاوتان لێبێ ئەوم کاتتان باش من دانا کەمالم خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری خەرمان لەگەڵتانم تەوەری ئەم بەرنمەیەمان گفتوگو و قسەکردن دەبێت لەسەر شەعر بە میوانداری زۆر بەڕێز عەبدوڵڵا ڕابەر نووسەر و شاعیر کە بە خۆشحاڵیەوە ئێستا لامان میوانە. ئەوسا بەخێر بێ. سوپاستانەکەم و بەخێرهاتنی خۆتانەکەم و ڕێز و خۆشەویستیم بۆتان. ناوتان خەرمانە بەرنمەکەتان بەڕاستی تۆ نمونەیەکی لەو خەرمانەوە ئینسان ئەڵێ مشتێک نمونەی خەرمانێکە هیوام پێشکەوتنتەوە هیوام ئەوەیە بە بەردەوامی بەرنمەکەت بەردەوام بێ و سپاس بۆ ئێوە و سپاس بۆ کامێرەوانەکەش. سپاس دووبارەوە خێربەی. با سەرەتای پرسیارەکان لەوە دەست پێ بکەین کە بزانین باش و خراپی شعر بەچی دیاریەکرێ، ئایا میکانیزمەکەیە بۆ دیاریکردنی شعرێکی باش بە شعرێکی خراپ؟ لە هەموو زەمانێکە ڕنگدانەوەی شعر هەیە کە باز ڕنگدانەوەی شعرەکەن باسی چاکە و خراپەکەین، باس سلبی و ئیجابیەکانی بێ بکەین. ئیجابیاتی شعر بە زوێنی خەڵقە، سلبیاتەکەی ئەوەیە کەس جێلە نەگرێ یان ئیهمال بکرێ یان مدەتێکی زۆر کەمە و نامێنێ. کە باز لە باشی شعرەکەین و چاکی شعر سۆز و مۆسیقایە کە هەستیا بە ئینسان خۆشەویستیەکە بەخشێت. ئەتوانم بڵێم وەک خۆرایەکی مێشک وایە. شعر ئەگەر لە حەقیقەتە وەربینەوە لێی هەموو گۆرانی بێژەکانی ئەمڕۆ پێویستیان بە شعرەکەیە بۆ گۆرانی، یعنی شعر دووبارە بوونەوەی دینیە، هەستێکە لە ناخی ئینسان هەندێکی ژەڵێن تۆ بۆ نمونە وەکو شاعیرێک یان وەکو نووسەرێک باز لەواکەی کە شعر خۆراکێکی ڕۆحیشە لەگەڵێ. مەسەلەکە هەر مێشک و ڕۆح نییە، مەسەلەکە ناخی ئینسانەکانە. ئەو کەسی کە ناخێکی جوانی هەبێ شعرەکان بە جوانی ئەنووسێت، چونکو بۆ لەسەر چاوەیەکەوە دەرئەچێ وەک کانیەکی ڕۆن شانی خەڵقی بات. مەسەلەی خراپی شعر وشە ڕێخستن نییە، کاغەز پڕکردنەوە نییە. شعر دروستبوونی ئیلهامێکە لە ناخی ئینسانە کە سەرەتا دەرئەچێت لە پاش مدەتێکی زۆر کەم ئەگەوێت و نەیقیتە سەر کاغەز نایەتەوە بیرەتەوە لە ناوەچێ کەواتە شعر مەبەستە بۆ من بڵێ ئیلهامە شعر بەڵێ ئیلهامە. شعر لە مناڵدانی شاعرە، شعر لە مناڵدانی شاعرە یا بە جوانی لەدایکە بێ یا بە ناشرین لەدایکە بێ. هەنە شاعیرمان هەیە شعرەکانی ئەتوانم بڵێم جێ شانازیە. بۆ نمونەمە هەمانە عەبدوڵڵا پەشێ و لەتیف ئەحمەد. هەنێ شاعریشمان هەیە بە زوو ڕێخستەوە وەڵاهی من ئەڵێم تاوانە شعر ناشرین بکەن. یانی لای بەڕێستا میکانیزمێکەیە بۆ دیاریکردنی شعرێکی باش بە خراپ؟ بەڵێ. میکانیزمی شعر چییە؟ میکانیزمی شعر ئەوەیە کە ئینسانەکان بتوانن ئەو شاعرە بتوانێت پەیامی ڕاستەقینەی خۆی و پەیامی ڕاستەقینەی هونەرەکەی و پەیامی ڕاستەقینەی شعر بگەێنێ بە خەڵک. یعنی بەس پەیامەکەی ئەو میکانیزمێک کە شعرێکی باش بە خراپ جیاکاتەوە. بەڵێ ئەمە یەک دووش شعر پێک نایەت لە وشە، پێکگێت لە سروال، پێکگێت لە بەرگە، پێکگێت لە مۆسیقا، پێکگێت لە سۆز و هەست لە زمان. بەڵێ بەڵێ لە تەکنیک. ئینسان ئەمڕۆ پێویستی بە خۆشی هەیە، پێویستی بە گوێگرتن هەیە لە مۆسیقا، پێویستی گوێگرتن هەیە لە شعر، پێویستی لەوە هەیە کە ئەگەر بێت و لەحنێ دابنێ لەسەر ئاوازێدان لەسەر چ شعرێدایانێ. بۆ نمونە شعرێک نووسیت ڕۆحانیە مەلایەک پێویستی بەوە هەیە بیکە بە سرودێکی ئاینی، سرودی وەتەنی. ئەمڕۆ سرودی وەتەنیمان زۆر زۆر کەمە، شاعیرەکانمان زۆری بە دوای دڵدار و عێراقی. بەڵێ دڵدار و عێراقی بەوە شتێک نییە ئینکاری لێ بکەی و مانەوەشی هەتایە، بەڵام ئەمڕۆ شاعیری وەتەنیمان زۆر زۆر کەمە، هەمووی خەریکی دڵداری و شعر و هەنێ شاعیرمان هەیە بەڕاستی ئەگەر بێت و ڕسمی ئافرەتێکی ڕێکۆش دانێنێ لە پاڵ شعرەکەیە کەس هەر سەری شعرەکەشی ناکە، نەکبەتێکەکەمان لەوایە. زۆر باشە. مامۆستا لە هەر قۆناغێکە بیگرین لە ئەدەبیاتی کوردی و بەگشتی و بە تایبەتی شعر ڕەشبینی و گەشبینی لە شعرابوونی هەبووە. پێم خۆشە باز لەو ڕەشبینی و گەشبینیە بکەن. ئایا لە شعری ئەمڕۆیشە زۆرێک لە خوێنەران دەڵێن زۆربەی زۆر ینی ئەتوانی بڵێ ئەگەر بە ڕێژە دیاری بکەیت لە 80 شعری ئەمڕۆ ڕەشبینیە. هۆکاری ئەم ڕەشبینیە چییە؟
لە هەموو زەمانێکە ئەمڕۆ بەڵێ پاڵنەرێکەیە بۆ شاعیر بۆ نووسین بۆ نووسەر بۆ ڕۆمان نووس بۆ چیرۆک نووس بۆ ئەکتەرەکان پاڵنەرەکە دەسەڵاتە بەڵێ دەسەڵات گرنگی بە هونەر نادا ئەمڕۆ ئێمە وەکو طبقەی شاعر کە شتێکە نووسین فلتەرێک نییە لیژنەیەک نییە پاکسازیە بکات لەو نووسینەیە بۆ نمونە من کتێبێت تەسلیمەکەم بە نووسەران بە وەزارەتی ڕۆشنبیری ژمارەی سپاردنمایەتێ بەبێ ئەوەی لیژنەیەک هەبێ سەرێکی شارەکات بکات دەستی پێکات بڵاوێکەمەوە ئەچێتە بەری دێ خوێنەوەر هیچی لێتە ناکات سەبەبەکەی چییە کۆمەڵێ وشەی تایە ئەسڵەن تاوانە لەگەڵ ئەدەبیاتی کوردیا دابدرێ وشە سازی لە شێعرا شتێکی جوانە بە مەرجێک میلەتەکەت خەڵق خوێنەر لی تێ بکات گەشتبینی و ڕەشبینیەکە چۆنە لە ئەگەر عەفوکەی گەشتبینیەکە و ڕەشبینەکە گەشتبینی هیچ بوون گەشتبینیەک لە شەعری ئەمڕۆیان نابینم تۆ فەرمووی لە ساشە من ئەڵم لە سانەوە قسەی من نییە ئەمە عەفوم کە قسەی عامی خەڵقە بەڵێ ئامی نووسەر ڕووناکە خوێنەرانی شێعر بەڵێ بۆچی ڕەشبینەکە زیاترە لەبەر ئەوەی شاعیرەکانمان ئەوەی کە لە ناخیاتی و دەری ئەبرێ بەکردەوە نیەتی پێچەوانی شعرەکانی خۆیان ڕەفتارەکەن پێچەوانی ئەخلاقێتی شعر ڕەفتارەکەن شعر هەر ئەوە نییە وشەیەکە و دەری ببڕە نە پێویستە بە خاوەنەکەشی پێویستی بە خەوەنی شعرەکەیە کە چۆنە ڕەفتاری چۆنە کردداری باش ڕەشبینی لە شعری کوردیە نازانم هەر هەمووی بۆتە دڵاری و هەمووی بۆتە سۆز و هەمووی بۆتە وازێنانی دڵدارەکەیەوەتی واسێنان و نازانم چی کۆمەڵی شار بەڕاستی خەیاڵاویە شعری دەکەر شار خەیاڵاویە ئەگەر بێت و تۆ چیرۆشێکی خەیاڵیش بنووسی ڕۆژێگەرەکەوێ بەڵام شتی واقعی کەوتنی مەحاڵە لە بەس خۆی جوانی دەقیە دەبیش لەوەیە کە خەیاڵی تێکەڵاوە ئەو خەیاڵە ناکە دوور بێ لە واقعەوە یعنی ئێمە باسی خەیاڵ و واقعەکەین بۆ ئەمڕۆ دەسەڵات بە زۆر دوونەکێڵی بە دەسەڵات وای لێکردوین دەسەڵات وای لێکردووی تۆ خەیاڵەکانیشی لێ زەوت کردویت زین چۆنە مامۆستا حەز ناکەم بچینە بابی سیاسیەوە چونکە شتەکەمان تێکەڵ بەرنامەکە بەرنمەیەکی ئەدەبیە پێمان خۆش ئێمە وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە وایەوە نیە بەڵێ هەمانە کە وەزارەتی ڕۆشنبیریمان هەبێ هەر لە دەسەڵاتایە ڕاستە بەس مجرد ئێستا ئیشی ئێمە لەم لەحزەیە کە قسەی تێ ئەەکەین لەسەر شعرە باز لە ڕەشبینی ئەەکەین سە بۆ منە ڕەشبینی من پێت ئەڵێم چەندین هۆکاری هەیە لە ئەدەبیاتی کوردیا بۆ نمونەیەکێ لەو هۆکارانە وازێنانی دڵدارێکە لە شاعیرێک بۆ نمونە نەگەشتن بە ئامانجێکی دیاریکراوی کەسێکە بۆ نمونە لەلایەن شاعیرەوە ئەگەر عفو بکەیت واسێنانی دڵارێک بۆ شاعیرەکەی بۆ کەسێک شارێکی لەسەر نووسی ڕەشبینیە لە شعرەکەی ئابینی من هەموو شعرەکان و زۆری خەفەت و مەراق و ناخی دڵی خۆمە بۆ لە شعری خۆمە ئەبینم ئەوەی کە من بیستومە نەبووە هەم بۆ میلەتەکەشم هەم بۆ خاکەکەشم لە هۆنراوەکانمان کۆمەڵی شعر هەیە کە داگیر کراوم نەفسی خۆم داگیر کراوم داگیرکردنەکەم لەوانەیە باشەکەم داگیری کردبم لەوانەیە کەسێک داگیری کردبم کە نەتوانم هەنگاو بنێم بۆشی بەڵام لەگەڵ ئەوەشە سۆز و خۆشەویستەکەم گەشتە ئەو قیمەی کە بەرەو ئینهیاری دەماغ بەرەو شێتی بم بۆ خۆشەویستی شتێکە و ڕاست خەیاڵ شتێکە بەڕاستی خۆشەویستی و ئاکا کە عەفوو شعرێک ڕەشبینی بنووسێ لەلایەن شاعیرەوە قوربانت مەسلەی واسێنانی خۆشەویست گەورەترین خاڵی لاوازە بۆ شاعیر بۆ ئینسان دڵدارێک ئەگەر خۆشەویستەکەی وازی لێبێنێ لاواز نەبێ تووشی خەمۆکی نابێ بە زۆر دوجاریش ئەو دقە جوانە نافرێنرێت یان ئەو دقە جوانە لە ناخێکەوەیەتە دەرەوە بەڕاستی پێ دەڵێم کە سۆز و خۆشەویستیەک بۆ بوو بەرامبەرەکەی بەڵام ڕووکە لە دەستیابێت چی لێ بکە ئەبێ بە شتێک دەری بڕێ زۆر باشە پارچەیەک شعر دەری بڕێەوە ئەوەی کە بتوانێ بخۆی بەتاڵکاتەوە تەنفیزێکە بەڵێ چی ئەڵەن سەبارەت بە فکر لە شعری ئەمڕۆیە فکر لە شعری ئەمڕۆیە لاوازە پێم خۆشە ڕوونی بکەنەوە چۆن بۆچی لاوازە هەموو شتێک قۆڕەخ کراوە بۆ نمونە قاعەکان بۆ شاعیر قۆڕەخ کراوە فکری لاوازە بێ ململانی بینی شاعیرەکان
خستنی یەکتری ئەمانە وا ئەکە فکری ئینسانەکان لاوازکە. دوای ئەوەش برسێتی هەوڵان بۆ لانپێیاکردن داگیرکردن خۆی ئەگەر بەهاتبایە و ئێمە فکرمان لاواز نەبووایە کە تۆ داگیر کرابیت ئەتوانیشتی جوانتر و پاکتر و بەخۆتر و بەهێزتر بنووسیت بەڵام بەداخەوە لەگەڵ ئەو داگیرکردنی مێشک و جەستەتە لاوازی لە نووسینە. من شتێگەڵێم ئەمڕۆ زۆر لە وانی کە نووسەر متەرجمن با بڵێن ئەوانی کە وەرجێڕن ئەبینم زمانەکانی کە وەرئەگێڕن بۆ کوردی ئەگەر 100 کتێبی زمانی بیانی وەرجێڕن بۆ کوردی ناتوانن تو کتێبی کوردی وەرجێڕن بۆ زمانەکانی کە ئەمەش لە زایفی مێشتی خۆمان لە یعنی ئەمە ئەبێتە هۆی کەمبوونی فکر لە شعری شاعرێکە بۆ من بۆچی هەموو بەرهەمەکانی عالم بێتە ناو ئەدەبیاتی منەوە بۆ بەرهەمی من نەچێتە ناو ئەدەبیاتی عالمیەوە. مامۆستا بۆچی فکر نەبەستینەوە بە ژانرەکانی شعرەوەی بەتایبەت زمان پێکێکی وەکو هایدگەر ئەڵێ زمان ماڵی بوونە باشە چی بکەین لێرەیە شاعیرێک زمانێکی زۆر سادەی زۆر ینی بێگرێ و گۆڵ بەکار ئەێنێ هیچ لغز و کۆد و ڕموزێکی تیان نییە ئێمە چی بڵین ئەلێرە ئایا خۆمە خەتای قاع نییە ئایا خەتای بۆ نمونە برسێتی نییە یان ڕاکەڕاکی شاعر ئایا ئەمە خەتای فلان و فیسار شتی تر نییە بەڵام زمانی وێرانە من زیاتر مەبەستمە جەخت لێرەیە لەم ڕەگەزەیە بکەینەوە. من ئەڵێم ئەگەر بێت و مرۆڤەکان چەند کتێب خوێندنەوە چەند بە دوای خوێندنەوەی کتێبەکان و ئەدەبیاتە بن ئەوەنە وڵاتان ئەگەڕێن تاوان کتێب خوێنەوە گەشتە ئێمە خوێنەرمان زۆر کەم بۆتەوە خوێنەری کورد زۆر کەم بۆتەوە هەم لە ناخی مێژووە لە ناخی ئەدەبیاتە لە ناخی ڕەخنە لە ناخدا بۆ نمونە ڕەخنەگرێکی زۆر کەممان هەیە لە ئەدەبیاتی کوردیە خوێنەرێکی زۆر کەممان هەیە لە بوانی ئەدەبیاتی کوردیە ئەوەشی کە هەیە خەڵقانێک هەن بڕاستی توانای ئەویان نەماوە کتێب بکڕن یان بخوێنەوە ئەمڕۆ کتێبخانەکان هەیە ڕاستە کتێبەکە وەرگێ خوێنێتەوە بەڵام ئەو مەجای نەماوە بۆ مشاکیل و کۆمەڵێک غەدری زەمانە وای کردو کە خوێنەری کورد کتێبێک بۆ نمونە شاعرێک یان نووسەرێک یان ڕۆمان نووسێک کتێبێک تەبعەکە چاپەکە 250 نوسخە چاپەکە لەو 250 نوسخە ئەیباتە بازار 150 بە هەدیە ئەڕوە 100 بۆ ئەمێنێتەوە کەشکە ئیباتە بازار بە نیوە قیمەت لێ ئەکردەوە ئەگەر بیشی کردنەوە ئەگەر لەو حاڵەتە چی لێ ئەو نووسەریا و ڕۆمان نووسە چی لێت وای لێت کە مەئیوزە بێت ئەم جارە هیچ دەرناکە کتێب هەیە بۆ نمونەیە کرد بووێنەوە من کتێبێکم چاپ کرد بە ناوی کۆچی پەپولەکان و ئاهەنگی مەرگ بریتە لە لیستی ئەیدام کراوەکانی کۆمەڵەی ڕەنجدەران زائیدەن کۆمەڵێک ئەو کەسانەی کە لەژێر ئەشکەنجەیە لە سێدارە دراون و نەماون یان لەژێر ئەشکەنجە شەید بوون زائیدەن لیستی ئیستیخباراتەکان کە خەڵقیان بەگردراوە 2500 نوسخە لە 2 مانگان ڕۆی بۆ مەئەساتی خەڵقی تایە ڕاستە بوونی خەڵق خۆی لەو کتێبا ئەبینێتەوە کەس و کاری لەو کتێبا بینیوەتەوە بەڵام ئەگەر بێت و ڕۆمانێکە نووسیت کەمترین خوێنەری هەیە سەبەکە چییە ئێمە بابە دوای وەکو برینەکەەوە نازانین بابە دوای عیلاجەکەیە بگەڕێن بە دوای ئەوە بگەڕێن سا ڕێژیکەین بەس تۆ کە برینیش و نەزانی ساڕەشکردنی مەحاڵە برینەکان هەمومان نێزانین ئوستاس پێم خۆشە بزانم ئێمە بە دروستی لەکوێی شعری کوردیین ئەگەر پێت بڵێم لە قیمماین نەوەڵە ئەگەر پێت بڵێم بەرەو دواوەین بڵێ چۆن شعری کوردی ناگاتەوە ئەو شعرانە بۆ کۆمەڵێک شاعیرمان هەیە گەنج کۆمەڵی شاعیرمان هەیە بە تەمەن کە شعرە نووسنەوە خۆشیان لە خۆیان ناکەن تەنیا وشە سازیەکە و ڕێزی یەکەن بە دوای یەکە و سەر لە خوێنەریش و کۆمەڵی وشە بەکارە هێنن کە خوێنەر لی تێناکە و دوو شەیت لی تێنەکە سەری سێموشەی کتێبەکە لا ئایا دەڵێ بتاقەتیم لەکوێ بوو
ئینسان ئەگەر وشە لە شعرا بەکاربێنە بە وشەیەکی کوردی پاراوە بێت شاعیرەکە کە دەری ئەبرێ خوێنەری سلی تێ بکات تۆ شعرە خوێنیتەوە بەڵێ ئەگەر دەنێکی خۆشت هەبێ ئێستا ئێمە هاوڕێیەکمان هەیە ئازاد پێنج جوێنی بەڵێ کە شعرە خوێنێتەوە حەزەکەیت گوێی لێ بگریت شکرەڵای بابان شعرێکی ناخۆشیش بۆ خوێنەوە خەڵق لێ تێگری بەڵام هەنێ شاعیرمانەیە کە شعرە خوێنێتەوە ئەڵێ وتاری عسکەریە بەس مامۆستا شعریش ئادانیە دوجار شعر زمانە تەکنیکە شعر پلۆتە شعر سەحنەیە باگراوندە شعر ناوەڕۆکە ڕوخسارە منی باسی ناوەڕۆکت بۆ بەڵێ کە باسی ناوەڕۆکی شعرت بۆکەم کابراکە ناوەڕۆکێکی بە پیتی نەبێت چی لێ بکە ڕاستە ئەوەش هەیە کە ئەدایەکی جوانی نەبێت چی لەو شارە بکە بەڵێ کە سۆزێک و هەستێکی دێتێ چی لێ بکە کە بەعاناتی خۆی نەبێسە بۆ نمونە کۆڕکشی حەزەلەیەک بەڵێ دڵداری یەکن کەپڵی یەکنەوە ئێستا پێڵەن کەپڵ جاران پێیانەوە دڵدار ئەگەر شعرێک بخوێنێتەوە بە مێشکی ئەوان نەبێت و لەگەڵ مەزاجی ئەوانە بێ خوێنێتەوە بێگومان ناچێ بەلاشیا باش ئەمە لێرە ڕات بگرم بۆ ئەم پرسیارە ئێوە دەتانەوێت بە من بڵێن شعری نوێن نابینن لە ئەمڕۆیە ئەم قسەیە تەواوە ناشاری نوێ هەیە نوێی نوێ شعر هەیە نەموو تۆ نیێر ئەدڵەن مطلقیان بڕیارت نەیەەوە بەڵام جۆرە قسەکانە دوا دەری قەتعام نەکردووە بەڵام لە قسەکانمەکەوا دەرەکەوێت ئەڵێم شاعیرەکانی ئەمڕۆ لەگەڵ شعرەکانی کە دەوانێت بۆ نمونە من شاعرم لە بازاڕە نوعی کە ڕەفتارەکەم لەگەڵ خواستی شعرەکەی خۆمانیم لەگەڵ بوونی شعرەکەمانیم شعرەکەم دشی ڕەفتار و کردداری منە خەڵق شعرەکەشم ناخوێنێت تۆ کتێبەکەشم واز دێنێ بەڵام ئەگەر بێت و شاعر بە کوردی شاعیر ئەبێت جوهان بێت تۆ کە خاوەنی قەڵەمێ بوویت پێش هەموو شتێ بێت سوبحی جەماوەری خۆت بپارێزی کە خاوەنی شخصیەتی خۆت ببیت خاوەنی ناو مشتەبەعەکە بیت مامۆستا لای ئێوە پێوەرێک هەیە کە بە شعرێک بوتری ئەمە شعرێکی باشە هیچ پێوەرێ نییە چۆن تەنیا شعری باش ئێمە ئەڵێن کە هیچ پێوەرێ نییە بۆ شعری باش و خراپ ئەمڕۆ شاعر شتێک دەرەبڕێ و من بەدڵم نییە ئین کاریم لەگەڵاکات دیفاع لە شیرە خۆیەکات دیفاع لە نووسینەکەی خۆیەکات و ئەکات قناعەتی پێ ناکەیت و لەبەرەوە ناتوانانی بڵێ ئەم شعرە باش خۆ خراپە هەر کەسە مەزاجی خۆی هەر کەسە بۆچینی خۆی هەر کەسە تۆ بۆ چونێکە تێ لە شارە من بۆ چونی چکەمی لە شارە ژانی شارەکان جیایە لەگەڵ ئینسانەکانە تۆ بەژانێک و لەدایکە بێ شارەکەی بە خۆشەویستیەوە ئەوی کە بە وەتەنێتەوەیە کەسیچکە بە ئیلهامێکی دینیەوەیە لەبەر ئەوە ناتوانیت قیاسێکی کامل بێتە زۆر باشە مامۆستا ئەی با بزانین هیچ ئالۆزیەک هەیە لە شعری ئەمڕۆیە کە زۆرێک لە خوێنەران من ئەو بەرکەوتنم لەگەڵیانە هەبوو کە ئەڵەن شعری ئەمڕۆ ئەوەندە ئالۆزە کە وەکو پێویست ناتوانین لی تێ بگەین ئەوە دروستە زۆر ڕاستە شعرەکەم کە ئەڵین ئێمە زۆر خوێنەرمان هەیە لە شعرەکان ناگا ئالۆزیەکە لە چیایە ئالۆزەکە لە هێنانی کۆمەڵی وشایە بەڵێ کە خوێنەر بوون خوێنەر لی تێناکە بۆ نمونە تۆ خواردنێکی بۆدا ئەدێم و مەعیدەت پێ ناکەوێت ئەڵێم ساوەڕ خۆڵی نایخۆم پێم ناکە بەڵام کۆمەڵی وشای هێنە لە شعرەکانە دایە بەزێنن بەڕاستی ئەگە کابرایەک زۆر کەسێک زۆر خوێنەر نەبێت و زۆر شارەزای زمان نەبێت لی تێناگا چی لێ بکە لەبەرەوە ئاڵۆزێکی تەواو لە شاری کوردیا هەیە ئەمڕۆ هێنانی زمانێکی بیانی تێکەڵاوکردنی چەندەها وشەی بیانی بۆ شارەکانت کە ئەوش ئاڵۆزیە خاتە مێشکی خوێنەر و بینەرەوە زۆر باش ئەی هۆکاری ڕەتکردنەوەی نەوەکانی قۆناغەکان چییە؟ بۆ نەوەیەک هەیە نەوەیەک هەبوو پێشتر ئەم نەوەی پاش خۆی ڕەت ئەکاتەوە ینی ئۆتۆماتیکیان ینی ئەگەر سەیری دەقەکانیشیان بکات هەردانی خێری پیانانێ بە مستەلاحە بەکاری بێن بەم زاراوەیە بڵێن هۆکاری ئەمە چێ مامۆستا من بە نمونەیەک ئەو جوابە دێم ڕۆژە لە کۆڕێکی شاریە لە ناوەندی سارا خوێندنەوەمان بۆ کتێبێک کرد دوو خوێندکاری زانکۆ یەکیان دەستی بڕی و تۆ ئەتوانە مداخلەیە کوتمان فەرموو مداخلەی کرد وتم من یەک پرسیاری لێ یەکەم ئەگەر جوابت دامەوە بە بێ تو زەحمە نەبێ دۆست و دژمنی خۆت ئەناسی وتی بەڵێ وتم دۆستەکانت بەڵێ نامێ بەس دوژمنەکەتم پێ بڵێ وتی دوژمنی خۆم باوکمە چی جواب بەمەوە لەو حاڵەتە کە ئەو باوکی بە دوژمنی خۆی بزانێ من بەچی بزانێ
ڕەتکردنەوەی شعر ئێستا من هەموو تەمەنی خۆم کە شعرم هەبێت یا نووسینم هەبێ پێش خۆم قەت ڕەت ناکەمەوە چونکوانی پێش خۆم سالم و مەحوی نالی شێخ ڕەزا گۆران پیرەمێرد بەڕاستی بوون ڕقم بوون قیاسێکن ئەتوانم بڵم لە ئەدەبی کوردیاس تاکن بەڵام ئەمڕۆ لەوانەیە جیلی دوای من ڕەتم کاتەوە بۆ شعرەکەی بەدڵنیە شتێکی پێشتر و جوانتر پێشکەشکە ئەی بۆچی من ئەوەی پێش خۆم ڕەت ناکەمەوە سەبەبەکەی ئەوەی پێش خۆم شتێکی پاک و جوانی یاوە بەدەستەوە شتێکە بە مانای وشە بۆ میلە دەشێ زۆر باش ئەی ئاستی ڕخنەگرتن لە شعر لە ئەمڕۆ چۆنە بینن ئایا وەک پێویستە یاخۆت نا ئێمە کە باسی ڕەخنە ئەەکەین پێویستە ڕەخنە تۆ ڕاوچیەکیت تیرروکەوانێکت پێ ئەتەوێت تیرەکەت لە هەدەف بیت بەفرۆزە ئەو تیرەکەی گریت و نیشانی یەکەیت لە هەدەفەکەی خۆت بیت بەڵام بەداخەوە ئەمڕۆ ڕەخنەی کوردی لە ئاستی پێویستان نییە بۆ یاڕقت لە شاعیرەکەیە یا حەز لە چارەی نییە یا ڕقت لە شارەکەیەتی یا ناتەوێت پێشکەوێ بۆ ئێمە دوو جۆر ڕەخنەمان هەیە بینایەکە ڕەخنەشمان هەیە ڕوخێنێ زۆر لە ڕەخنە سازەکانمان ڕەخنەگرەکانمان ئەمڕۆ شاعیرەکان ئەڕوخێنن نایەن هاوکاری بکەن هۆکاری چی ئەم ڕوخانە بۆچی لە بەرەوەی پێی قبول نییە بەغالەت حەسادەت من ئەگەر نمونەیەکت بۆ بێنەوە یەک تۆز لە مۆزوعەکە لابم من و تۆ کابراایکی پێشکەشکاری بەتوانیت منیش کابراایەکم ئەمەیە پێشکەشکار بم ناگەم بە تۆ چیت بۆ بکەم چیت لێ بکەم وا لە یەکەممە تێنەوە مستەوای خۆم نەیاڵم سەرکەویت سەبەبەکە چییە سەبەکەی و مشتەماعەکەمان بەرەو دواکەوتن ئەڕوا لە کاتێکە کە ڕەخنە ئەگری ڕەخنەکە لە شوێنی خۆیان ناگریت بۆ خۆتی دەێت لە کۆڕێکە برادری هەستاش ڕەخنەی لە هاوڕێک ماگەر بە ناوی ئاکۆ شارۆژ وتی من شاعر نیم باشە کە شاعینی چۆن ڕەخنە لە شعرەکریت وتی شارەزایکی کەمم هەیە وتی دەکەواتە زەحمەت نەبێ من پێش ئێستا شتێکمە باس کردی ئەوەی کە خۆممە باس کردی ئەوم جواب بەرەوە ئەوەی چی کە باس کرا بوو جوابی نهایەوە ئایا ئەم کابرای ڕزانێ ڕەخنە چییە نەخێر زۆر باش من چوومەتە هۆڵی ڕەخنەوە ئەلێرە ڕەخنە گیرە لە هاوڕێیەکمان کە شاعیر بوو پێش هاتنە ژنۆم سێ برادەر وتیان بیشکێنە بۆ کاکە بیشکێنوتیانەوە جلوبەرجی شاعیر نیە لە بەریەکە کاکە ئازادە من چۆن ئازادم ئەوەی کە لە جلوبەر پێوەرە بۆ شاعر بوو ئەوەی چۆن ئازادم لە ناخی خۆما کە شعر ئەڵێم ڕەخنەم لێ بگرە ئەگەر توانم جواب بدێمەوە مامۆستا من کاتی بەرنامەکەم تەواو بووە پێم خۆشە دوایین قسەت بزانم دوایین پەیامەت چیت هەیە دوایین پەیامم بۆ ئێوە بۆ هەموو خوێنەر سوپاس و پێزانینم بۆ هەردوو هاوڕێ و بەرنامە پێشکەشکار کامێرەوان ڕێز و خۆشەویستیم بۆتان و هیوای تەمەنی درێژتان بۆ هەموو بە بەرنامەیەکی و بۆ خوێنەریش تەنیا داوا ئەەکەم کتێب خوێندنەوە کتێب خوێنەوە کەس بۆ سوود وەرگرتن نەکرد بڵێن کتێبە خوێنێت دووبارە بەخێر بێت مامۆستا عەبدوڵڵا ڕابەر نووسەر و شاعیر سپاس بۆەوەی کە ئەم جارە میوانی بەرنامەی خەرمان بووی بەڵە بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامە و تا بەرنامەیەکتر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ